لە ماوەی ڕابردووە بەهۆی ئەو خۆپیشاندانانەوە کە شەوی 22 لەسەر 23 بە شێوەیەکی زۆر ناشارستیانیانە هێرشکرایە سەربینای شارەوانی لە هەفتەی ڕابردووە هەستان بە هاوکاری سەرجەم فەرمانبەرانی شارەوانی و بەشی خزمەت گوزاریمان شارەوانیمان پاڕادەیەک پاک کردەوە ئەمڕۆ وەکو ڕۆژی یەکشەمە ویسمان دەستپێکی دەوام هەنێک ئیشوکاری هاوڵاتیان جێبەجێ بکەین بەڵام بەداخەوە گرفتی زۆرمان بۆ دروست بوو بەڕاستی نەمانەتوانی ئیشی هاوڵاتیان ڕای بکەین لە بەرەوەی زۆربەی ئیشەکان پەیوەستە بە بەشی ڕوپێوکاران و بە بەشی هونەریەوە لە بەرەوەی کۆمپیوتەرەکانیان هیچیان هەمویان لە کارکەوتون و هەروە شوێنی دانیشتنیان نییە لە بەرەوەی ژوورەکان هەمووی سوتاوە بۆیە ئێمە لە ئەمڕۆ بەدواوە داوا لەسەر جەم هاوڵاتیانی شاری هەڵەبجەی خۆشەویستەکەین سەردانمان نەکەن بۆ ڕایکردنی مامەڵەکانیان بەڕاستی گرفت بۆ ئێمە بۆ خۆشیان دروستە بێ و هەروەها لێرەشەوە داوا لە فەرمانگەکانی ئەو فەرمانگە و بەڕێوەبەراتیانەی سنووری پارێزگای هەڵەبجەکەین نووسراومان ئاراستە نەکەن چونکە کە بە زمە وەرمانگرت بەڕاستی بێ وەڵامیان بدرێتەوە لە بەرەوەی کە ناتوانین وەڵامیان بینەوە بازمەکان لە لای خۆیان ڕابگیرێ بەسپاسەوە هەرێک لە وەزیری شارەوانی بەڕێز وەزیری شارەوانی و بەڕێز وەزیری دارایی کە لە هەفتەی ڕابردووە سەردانمان کردوون ئەو دەرخستەی کە ئامادەمان کردووە هەنێک ئیشوکاری ئیداری ماوە کە تەواو بێت لە ئەم هەفتەیە من سەردانێکی وەزارەتەکەم بۆ ئەوەی کە بودجەی ئەو دەرخستەیە لە ڕەزامەندی وەرگرتنایە بۆ سەرفکردنەکەی ڕەزامەندیش وەرگیراوە بەڵام هەڵێ ڕۆتیناتی ئیداری تەبعاً هەر ئەبێ ئەوانە جێبەجێ بکرێت ئەم هەفتەیە من سەردانی وەزارەتەکەم تاکوم شارەوانی نۆژەن نەکەینەوە ئەو ئەساسانی کە بە تایبەتی کۆمپیوتەرەکان کە تێک چوون بۆمان چاک نەکرێتەوە و نەکڕێتەوە بەڕاستی ناتوانین دەوامی فەرمانبەران ڕای بکەین سوپاس بۆ ئامادەبوونتان کە هەموو کاتێک بەدەمانەوە بوون بۆی پەیاممان بگات بە هاوڵاتیانی خۆشەویست و لایانی پەیوەندیدار کە ئیشوکاریان لە شارەوانیا هەیە.